سبینێ ئەم کۆنفرانسی مید بۆ گەشەپێدانی ناوچەی کۆنفرانسێکە کە تەرکیزە خاتە سەر گەشەپێدانی ئابووری لە ئاستێکی لۆکاڵ کە ئێمە کە پێوترێن ناوچەی. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان دامەزراوی مید ئیش لەسەرەوەکەین لێکۆڵینەوەکەین لەسەر کێشە ئابووریەکان بربەستە ئابووریەکان لە بەردەم گەشەپێدانی وڵات. ئەم ساڵ تەرکیزمان لەسەر بابەتی داتایە کە لە عێراق و هەرێمی کوردستان بابەتێکی کە کێشەی زۆری تایە لەبەرەوەی داتا کەمە لە بەردەستا بۆ خەڵک ناتوانن بەکاری بێنن بۆ لێکۆڵینەوە، ناتوانن بەکاری بێنن بۆ بەحسی جامعە و بۆ قەراردانی دروست لەسەر ئاستی حکومەت و کەرتی تایبەت و کەرتەکانی تر. ئێمە تقریباً 18 مانگە ئیش لەسەر ئەم پرسە ئەکەین بۆچی داتا نییە لە عێراقا و گەڵاڵەی چەند بابەتێکمان کردووە لە ناو ئەم بابەتە گەورەیە کە پێشکەشیەکەین سپینە. چەند پرۆژێکشمان ئەنجام داوە لە ڕێگەی ئەو پرۆژانە بۆمان دەرکەوتەوە کێشەکان و بربەستەکان چین لە بەردەم نەبوونی داتا لە عێراق و هەرێمی کوردستان و پێشکەشی ئەو چارەسەرانە ئەکەین بۆ میوانەکان بۆ ئەوی بزانن ئێمە بە چی تەریقەیەک یا بە چی ڕێگەیەک چارەسەری نەبوونی داتا ئەکەین لە وڵاتە. ئەو میوانانی کە بەشداریەکەن و کەسانی کە لە پانێڵەکانە بەشداریەکەن ئەو کەسانە چێن تا چەندێک گرنگیان هەیە و تا چەندێک دەتوانن دەستێکی باڵایان هەبێ بۆ ڕێخستنەوەی بابەتە. ئەو میوانانە کە بانگشمان کردوون بۆ قسە بکەن لە پانڵەکان هەم هی هەرێمی کوردستانن هەم لە بەغدا و هاتوون. ئەو دیارترینیان دکتۆر حەسەن خەتیب ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بۆ بە دیجیتالکردن ئەوەی کە ئێستا پێوترێت دیجیتال ترانسفۆرمیشن. لە لایکی ترەوە مەعاون مەدیر عام هی داتا سنتەری عێراق نیشتیمانی ئوستاز مستەفا ئەویش بەشدارە. لە لای پەرلەمانتارەوە دکتۆر بڕیار ڕەشید ئەندام پەرلەمانە کە لەسەر سلێمانی ئەندام پەرلەمانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسە دەکات. لە لایکی تریشۆ کاکی و عوسمان کە میدیاکاریەکە و خۆشی چەندین ساڵە لەسەر بابەتی داتا ئیشی کردووە و ئیستاش ئیش لەسەر مەسلەی میدیا و داتا و مافی هاوڵاتیەکە لەو بابەتەیە ئەمان قسە ئەکەن لە پانڵ یەکەمە. لە پانڵی دووهەمە ڕاوێژکاری تریشمان هەیە هی جەنابی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی کە پرۆفێسۆر ڤیا کە ڕاوێژکاری ئارتیفیشڵ ئینتەلیجنس AI و کابراایەکە کە کەسێکە بڵێ پسپۆڕێکە کە زۆر شارەزایەکی تایبەتی هەیە لەسەر مەسەلەی زیرەکی دەست کرد. میوانی تریشمان هەیە کە لەسەر ئاستی کۆنسۆڵخانە و کەرتی تایبەت شەریکەی تۆیۆتا و طبعا پێش هەموو ئەمەش ینی وتاری سەرەکی لەلایەن جێگری سەرۆک وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک قوبات تاڵەبانی وتاری سەرەکی پێشکەشەکە و خۆشی پاڵپشتی ئەم پرۆژەیە ینی دەست پێشخەریەکانی ئەم پرۆژەیە لە کاک قوباتەوە هاتووە و ئێمە بە هاوکاری و بە پشتیوانێکی زۆری کاک قوبات تاڵەبانی توانیومانە بگەینە ئەمڕۆ کە ئێستا خەڵکانێکی پسپۆڕمان کۆ کردوێتەوە بابەتێکی زۆرمان گەڵاڵە کردووە لەسەر مەسەلەی نەبوونی داتا و چۆن بتوانین چارەسەری ئەم کێشەیە بکەین.